ڕەگوڕی شەی دڵی زارم ڕەگوڕی شەی دڵی زارم بەجارێدا ئەلەرزێنێ بەجارێدا ئەلەرزێنێ لە پرشنگی دووچاوی ڕاش لە شەوقی کوڵمەکەی ئاڵی من بێچارە وەک پەروانە من بێچارە وەک پەروانە بە بێتاوانە سووتێنێ بە بێتاوانە سووتێنێ جوانە بەعنوانە بەلەشانی هەڵدێنێ کە ئەو جوانە بەعنوانە بەلەشانی هەڵدێنێ ڕەگوڕی شەی دڵی زارم ڕەگوڕی شەی دڵی زارم بەجارێدا ئەلەرزێنێ بەجارێدا ئەلەرزێنێ دەمخۆش هەندەخان بۆ ئەم گۆرانیە قەشەنگەی هونەرمەندی نەمر و گۆرانی بێژی نەمر مامۆستا عەلی مەردان. خۆشەویستان، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ بەرنامەیەکی نوێی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان لێدوان و قسەکردنە لەسەر بەرهەموو شیعرەکانی نەجمەددینی حاجی مەلا ڕەسووڵی دێلێژە کە ناسراوە بە ئاری یان بە نون ئاری. بۆ ئەم بەرنامەیە بۆ وتوێژکردن لەسەر ژیان و شیعرەکانی ئاری برای هونەرمەند و نووسەر کاک یاسین قادر بەرزنجی میوانمانە لەگەڵ کاک ئارام بە ئامێری عود بەشداریەکە لەگەڵمانە هەردوو لە بەخێر هاتن. زۆر سپاس. بێگومان کاک یاسین، ئێمە کە پرسیار لە جەناب دەکەین لەبارەی ژیان و شیعرەکانی ئاریەوە، ئێوە وەکو بنەماڵە کە خۆت بەشێکی لەو بنەماڵەیەی بڵێن حاجی مەلا ڕەسووڵی دێلێژە، بەڵێ ئەنجا حەزەکەین کورتەیەک لەبارەی ژیانێەوە ئایا هەروەها کاریگەری ئەو بنەماڵەیە لەسەر ئاری خۆی و کاریگەری ئەویش لەسەر ئەوانی کە بە شوێن ئەوە هاتوون وەکو نەوەی داهاتوی ئەو بنەماڵەیە. دەستان خۆش بێ، هیوادارم قەلەندەرخانە هەر بەم جوانیە و بەم ئاوەدانیە ببینین. دەنگی تۆش خۆش بەو شیعرەی نون ئاریت کە مامۆستا عەلی مەردان وتۆتی وتەوە زۆر جوان بوو. پەیوەندی من بەم گەورە پیاوەی شاری سلێمانیەوە ئەوەیە کە دەکاتە مامی دایکم، شاعیر و ڕووناکبیر و پیاوی سیاسی و کۆمەڵایەتی و پیاوی بەسۆز و دڵسۆزی هەموو بنەماڵەکە مەلا نەجمەدین وەک پێی وتراوە، یان نەجمەدینی حاجی مەلا ڕەسووڵی دێلێژە هەڵبەت کوڕیە و زاتەیە کە خەڵکی سلێمانی و کوردستان کەم تا زۆرە زانن باوکی پیاوێکی زانای ئاینی هەرە ناسراوە بۆ خەلیفەی کاک ئەحمەدی شێخی سلێمانی بووە. دیوانی هەیە، ئەمە دیوانی باوکیانە، دیوانی مخلیس حاجی مەلا ڕەسووڵی دێلێژە کە لە نەوەکانی کوڕەزای حاجی مەلا ڕەسووڵ خاڵی خۆشەویستم دکتۆر عیزدین مصطفی ڕەسووڵ ئامادەی کرد و پێشێکی بۆ نووسیوە. هەڵبەت نون ئاری تەنیا ئەو دیوانەی هەیە لە کتێبخانەی کوردیە، بەڵام شعری تر و نووسینی تر و پەخشانوانەی زۆرە کۆکراونەتەوە، قەرارە لەلایەن برازای خۆی
واتە خاڵی بەڕێزم کاک فاروقی مەلا مستەفا بەم نزیکانە بە چاپ بگەێنرێت و نەوەی نوێ بزانن کە چه شارایەک لە خەرمە چه خەرمانێکی بە بەرەکەتیەوە وەک شاعران و ڕووناکبەرانی پێش کاگەسیت بوورە ئایا بەرهەمی تری هەیە کە لەم دیوان بەڵێ زۆری هەیە لە گەلاوێژە بەرهەمی هەیە گۆڤاری بەناوبانگی گەلاوێژ 39 لە ژیان و ژینی پیرەمێردی نەمرە لە سیەکان و تاچلەکان لەمانە بەرهەمی هەیە بە بڕوای من لە شوێنی تریشەیەتی ڕەنگە من زانیاری وردم دەربارەی نەبێ بەخشانی هەیە لە پێشبڕکێی کوردی نووسینی پەتیە کە پیرەمێرد سازی کردووە نون ئاری بەشداری کردووە هەڵبەتە وسا تەخەلوسی شعری وەگەڵێن نازناوەکەی نون ئاری نەبووە بە ناوی حاجی مەلا ڕەسوول زادە نەجمەدینەوە شتی نووسیەوە لە ڕۆژنامە کۆنانەیە لە پێشبڕکێی زمانی کوردیە کوردی نووسینی پەتی پەخشانە بە تایبەت پەخشان و چیرۆکە خەڵاتی بردووەتەوە نون ئاری هەر بۆ زانیاریتان دوا کوڕی حاجی مەلا ڕەسووڵی دێلێژەیە ئەم بنەماڵەیە وەک بەڕێزت فەرمووت و پێشتریش پێوتم تیشکێ بخەینە سەریان بنەماڵەیەکی ناسراوی شاعیر و شعر دۆست و ڕووناکبیر و ڕۆشنبیری ئەوە ئەماوە ڕژاوە بۆ نەوەکانیان یعنی کامیان ئەگری لەو زاتانە لە کوڕانی حاجی مەلا ڕەسووڵ گەشتۆتە جەنابیشەوە ببەخشە منیش هەڵبەتە هەر شوێن پێڵگریەوەنم هیوادارم من و ئەم نەوەکان کە ماوین بتوانین ئەو سەروەرانە بە گەورەی بێڵینەوە و لەسەر ڕێژکەی ئەوان ئەگەر بتوانین بچین بەڕێوە باسی باوکیمان کرد ئەمان چوار برا بوون لەگەڵ خوشکێک برای گەورەیان مەلا ئەحمەدی فائیزە ئەویش دیوانی شعری هەیە مفتی خانەقین بووە برای کوڕی دووەمی حاجی مەلا ڕەسوول مەلا مەحموودە کە پیاوێکی شعر دۆست و پیاوێکی کۆمەڵایەتی و خۆش مەشەبی شاری سلێمانی بووە باوکی شەهیدان دکتۆر فازیل و فوادی مەلا مەحموود سێهەمیان باپیری منەکە باوکی دایکم کەوا باوکی هەرێک لە بەڕێزان کاک فاروق و دکتۆر عیزەدینە ئەمانیش بەرهەمەکانی باوکیان بەگەشی هێشتوتەوە دیوانەکەیان چاپ کردووە کتێبەکانیان چەند جار چاپ کردوێتەوە مەلا مستەفای سەفۆت بێ لە دیوانە شعرەکەی گولستانی شێخی سعدی بە زمانێکی کوردی پاراو پێشکەش بە کتێبخانەی کوردی و یەکەمین جار ئەو تەرجەمەی کردووە و سەفۆت کتێبی زۆری ماوە لای کوڕەکانی بە هیواین هەمووی ڕووناچی ببینێ دوای ئەو مەلا نەجمەدین دێت واتە نون ئاری کە میوانی قەلەندەرخانەیە خۆی و شعرەکانی ئەمڕۆ قسەی لەسەرەکەین و ئاری ئەچێتە ئەو دوای ئەو کۆمەڵە شاعیرە کە ڕێژکە هەڵگری شێخ نووری و مامەستا گۆرانن قۆناغی ژیانی لە سیەکانە ئەو کاتانە کە دەستی کردو بە نووسین بەڵام هەڵبەت پایە و پێگەی مامەستا گۆران و شێخ نووری ئەو نەوەی خۆیان هیچیان نەچوونەتە ئەو ئاستە شاعیرێتیە بەڕێستان ئاگادان لێ کۆمەڵی شعریشی کراوە بە ئاواز و سرودی کوردی نون ئاری کە ڕەنگە ئێستا هونەرمەندانی کوردیش نەزانە و شعرانە هی ئەوان ڕاستە مامۆستاگیان ئەمەیە بزانم بۆچی شاعر نازناوی نون ئاری هەڵبژاردووە بڵێ نون کوردکراوەی و یەکەم پێتی ناوەکەیەتی نەجمەدین ئاریش وەک مێژوو پێمانەڵێ مێژووی ڕەچەڵەکی کورد لە ئارێکانەوە تۆ زمانی کوردیش ئەچێتەوە سەرە و زارەوەنە و ئەو دیالێکتەیەکەی کە پێوترێ زمانە ئێرانەکان و ڕەچەڵەکی کووردە ئەمە لە کوردایەتێکەوەم پیاوە شاعر نون ئاری هەر لە سەرەتای گەنجێتیەوە بەو بیر و باوەڕی کوردایەتیە گۆش بووە تەنانەت فەرمانبەر بۆ لە هەڵەبجە لە ساڵی 46 خۆی و دەستەیەک لە ڕووناکبیرانی ئەو سەردەما پشتیوانیان لە کۆماری کوردستان کردووە کە پێوترێ کۆماری مەهاباد کۆماری کوردستان لە مەهاباد لەسەر ئەوە گیراون خراونەتە زیندانەوە مەلا نەجمەدین ئەگەر هەر زۆر بە کورتی کاتان نەبم ئاماژەیە بکەم بۆ شعرەکانی شعری سیاسی هەیە نەتەوایەتی هەیە کۆمەڵایەتی هەیە خۆشەویستی و جوانی و سروش وەک زۆربەی شوعرای فترەی خۆی ئەم شتێک پێش مامەسا کامەران و دیلانە بەرهەمەکانی ئەتوانم بڵێم هاوسەردەمی شاعری ناسرا و ئەخۆلە ئەو شاعرانەی ترکە لە تەمەنی ئەوانان لە سیەکان و چلەکانە بەرهەمیان نووسیوە چیرۆک و وتار و وەرگێڕانی هەیە لەو کتێبەی بەردەستانە هۆنراوەکانم هەم پەخشانێکی جوانی تایە هەم چیرۆکێکی تایە کە زۆر بە زمانێکی زۆر جوان وستراوە وەک ئاگاشتان لێیە شعرەکانی وەک
ئاماژەمان بۆ کردکراون بە گۆرانی بەڵێ. و نونئاری پێنج خشتەکی بۆ شاعرانی گەورەی وەک تایر بەگیجاف ئەحمە هەردی ئەخۆل داناوە ئەمەگا سەرسان بۆ بە شعرەکانیان بەڵێ مامۆستاگیان وابزانم کاتیەوە هاتووە گەر کاک حەمید نوناری لە شعرێکدا بە ناونیشانی دڵداری ئەڵێ گیانە نووسی بووت ئاواتت دوورە هەندێ بەزەیی من ڕەنگم سوورە ئەزانی گیانە ڕەنگ سووریەکەی من هەر لە بەیانی تا کاتی نووسن فرمێزگە ڕێژم لە دوو دیدەی زار بە تافگە و بە خۆڕ وا دێ سەرە و خوار بڕۆ سەر دەجلە تۆ زێس تۆ سەبرێ بگرە سەلامی منی تۆ لێوەر بگرە هەر کاتێک کە دیت دەجلە هەستاوە بەغداد بەجارێ وا خرۆشاوە بزانە ئەوە فرمێسکی منە لە دووریت ئازیز جەرگم کونکونە مەرجی پەیمانم بە کوڵ و بەدڵ مەرج بێ پەیمانم بەرم بۆ ژێر گەڵ ئەو مەرجە کەوا لەگەڵ تۆ بەستم کاتێک کە دەستت نایە ناو دەستم ئەو دڵە ئیتر بۆ کەس لێ نەدا پەیمان نەشکێنە مەرجی تێک نادا دەم خۆش دەست خۆش کاشتنی بەڵێ مامۆستاگیان وەکەزانی شاعر بەرهەمی شعری زۆر جوانی هەیە بەڵام بەداخەوە تەمەنێکی کورتی هەبووە کە لە تەمەنی 58 ساڵیدا کۆچی دوایی ئەکا بەڕای بەڕێستان بەرهەمەکانی ئایا لە ئاست ئەو تەمەنەیە بووە و چۆن تۆ ئەو بەرهەمەکانی چۆنە بینی؟ هەڵبەت لە ئاستی ڕووناکبیری ئەوە لە وەرگرتنی زانیاری زیاترە بژایە داهێنانی زۆر گەورەتریە بوو شاریە نووسی چیرۆکیە نووسی کتێبی تازەی دانا بەڵام بەداخەوە وەک زۆر لە هونەرمەند و ئەدیبانی کورد تەمەنی کورد بووە بەڵام ئەوەی کە پێشکەشی کردەوە بەجێماوە بە بەرهەمێکی شاکارە دەهێنێ زۆرتری قسە لەسەر بکرێ وەوە گوتم کە دیوانەکەی چاپکرایەوە بە شتەکانی تریشەوە نەوەی نوێ ئەزانن کە ئەم پیاوە چێتە خانەی ئەو داهێنەرانەی کورد لە پاڵ سیفەتە جوانە کۆمەڵایەتیەکانێک کە پێی ناسراوە ئەم بەرهەمانەشی بۆ نەتەوەی خۆی بۆ زمانی شیرینی کوردی نووسیوە پێم وایە بێگومان ئەو تەمەنی 58 ساڵی تەمەنیی کورد بەڕاستی ینی نژیاوە ئەو تەمەنە تەمەنی 58 ساڵی تەمەنی پێگەشتنی تەواوی سەلیقەی ئەدەبی و ڕۆشنبیری کەسێکە کە ڕۆشنبیر بێت بەداخەوم پێم وایە ئەگەر بژایە لەوانە بوو کاری و کار و بەرهەمی ئەدەبی زۆر جوانتر و ڕاستە زۆر پێگەشت جا کاک حەمید خەندەخان لەو یادگارانەی بەجێی هێشتون دووشتی زۆر جوانی هەیە من لە گردی سەیوان بۆ کاری ڕۆژنامەوانی خۆم ئەگەڕام شعری سەر گۆڕەکانمە نووسیەوە ماوەیەکی زۆر پێوەی خەریک بووم شعرێکی نونئاری لەسەر زۆر گۆڕنووسراوە کەس نازانێەوە نەبێ خاوەنن زۆربەی مامۆسا هەردی مامۆسا دیلان مامۆسا عین شەونم مامۆسا ئاری ئەم شعرانەیە نووسیەوە خاوەنیان نییە چونکە ناوی پێوە نیە لەسەر گۆڕە هەر شعرەکە دەهان لێ ئەمەی بۆ وێنەی خۆی نووسیوە لە گۆڕەکە و شەیشیان گۆڕیەوە حەزەکەم پێشکەشتانی کەم لەمەیە کاراکتەری شاعیر دەرەکەوێت ئینتیمای نەتەوەیی ئینتیمای ئینسانی خۆی لە شعر ئاوێنەیە بۆ کەسایەتی و کاراکتەری هەر شاعرێک وێنەم ببینن جار یادم کەن دەستی هەژارێ بگرن شادم کەن ڕێی چاکەگرتن پیشەی مردانە هەرچەندە بژیت دوایت نەمانە لەسەر گۆڕەکانی وێنەکەی و شێوێنەکەیان کردووە بە گۆڕم ببینن جار یادم کەن دەستی هەژارێ بگرن شادم کەن خۆشی وەک وەسێت بۆ سەرکێلی گۆڕەکەی ئەم چەند دێڕێی جێهێشتووە کە نووسراوە لەسەر گۆڕەکەی چاوەڕوان بووم بۆ هەڵکردنی ئاڵا بردمە گۆڕ بەداخەوە سکاڵا توخوا دوای من ئەگەر دیتان ئازادی لەسەر گۆڕم بە گەرمی بکەن شادی داخی 914 تا 68 لەبیر ناچێ
مەگەر بە خۆشی بەهشت خۆی موالیدی 900 لە دایکبێ و ساڵەیە 1940 لە تەمەنی خۆناسین و ئەو تەمەنەی کە مناڵە چێتە باشی ساوایان و لێەوە تەمەنی ئیدراکردن هەستکردن بە ژیان حسابی کردووە لە 1940 تا 68 پێشبینەکەی سەیرە ینی پێشبینی کردووە لە 68 تا وەفا دەکا بۆیە سوەتی و شارەوە ئەڵێ لەبیر ناچێ مەگەر بە خۆشی بەهشت ئەوەی ترکەدان نابوو شعری لە شعرەکانی تری کە وەکو ماتەمنامەیە کە ئەڵێ دوو کوڕی پێکەوە بەڵێ نون ئاری بەڵێ دوو کوڕی هەبووە بە ناوی ئازاد و نەوزاد کچێکی هەبووە بە ناوی ژیان کوڕێکەشیان هەر بووە لە مناڵیە ناوی سەلاح بووە ئەمانە هەمووی مردون نەماون بە بچووکی دوایی کە کوڕێکتری بۆ ناوی ناوە ئازاد مامۆستا بوو خۆلەی خۆش بێ مامۆستا ئازاد کچێکیشی ناوناوەتەوە بە ناوی کچە مردوویەکەیەوە ژیان مامۆستا ژیان دایکی هونەرمەند نیاز نووری خێزانی بەڕێز و خۆشەویست کاک نووری مەلا مەحموود بەڵێ مامۆستاگیان پێ ئازاد و نەوزاد دوو کۆرپەی جوانم ڕۆشنکەرەوە و هیوای ژیانم هیوان بۆ ئازاد ببێ بە دکتۆر لی هەڵکا بازووی قووەتی پڕ زۆر نەوزاد لە حقوق بۆم بێتە دەرێ تۆڵی ئەم کوردەم بۆ وەربگیرێ یعنی ئەو شاری بەسە مناڵە مردوەکانیە و تۆ کە نەماون ئەمیان ئەمەی خەندەخانە فەرمیێ شارێکە حەزەکەم منیش هاوکاری کاک حەمیدی هاوڕێم بکەم ئەم شارە پێشکەشکەم لەگەڵیە لەگەڵ تا ناببوورن چاوی سەرسامی ئەگێڕم من لە دنیای بێبەها نەمدی کاتێ ڕوو نەچەرخێنێ لە پیاوی باوەفا ڕووی لە نامەردە هەمیشە ڕاست بە ئاواتی ئەوان چەرخی پشتی هەر لە مەردان ڕوو لە نامەردانەکە جێ ئاودارە کەچی پارچە زەمینێکی نییە جێی زەوی وزار ماوە نابینن کە ئاو ڕووی تێ بکە وا مەزانە چەرخی تۆیش هەروە ئەمێنێ تا ئەبەد باش بزانە چەرخی تۆیش کاتێ ئەبینی تێکشکە ڕۆژی مەردانیش لە پێشە و کاتێ دێ هەر بزانە ئابڕووی نامەرد بکە ئەمە نەعودەکە و خۆشە خەریب و شعرەکە نەخوێنمەوە دەستێ خۆش بێ کاگاسین بێگومان نون ئاری جگە لە شعر هەوڵیاوە لە چیرۆکیش بنووسێ و پەخشانیش بنووسێ ئەوەشی کەماوەتەوە لە چیرۆکەکانی چیرۆکی نەریمان چی لێ هات لەگەڵ ژیان شەڕی بابان و ڕۆم بەڵێ پەخشانێکی جوانیش بە ناوی ژیانەوە بەڵێ شتی تریشی هەیە بێ لەم ژانرانە بەڵێ من ئەوەی بیستومە لە کاگنووری و لە نەوەکانی و بەڕێز دکتۆر عیزەدین زیاتر ئاگادارێتی ئەڵێ بابەتی زۆر لەوانە زیاتری هەیە و لەو سەرچاوانەی کە ئاماژەم بۆ کرد هیوادارم هەر هەمووی دوای کۆبوونەوەی دوای کۆکردنەوەی ئامادە بکەین و لە چاپێکی زۆر جوان و شایەن بە شخصیەت و مێژووی خۆی لە چاپ بدرێت بێگومانەوە ئارەزووی هەموو لایەکمانە من بەبەستمەوەی ئایا چیرۆکی تریشی هەیە کە بەڵێ منیش هەروان بیستووە خۆشم بەڵێ لە ژیانە شتیم دیوە پەخشانی تریم دیوە وەرگێڕانی هەیە بابەتی وەرگێڕانیشی هەیە کە لەم کتێبیان نییە بەڵێ مامۆستا چیرۆکەکانیشی بەڵێ هەر ویستم ئاماژە بەوەش بکەم کە چیرۆکەکانی زۆر نزیکن لە ئەدەبی میلی سەرزار لە فۆلکلۆرەوە و ئەکرێت ئیلهامیشی لە حکایەتەکانەوە وەرگرت بێ بەڵێ پیاوێکی ڕووناکبیر بۆ زمانزان بووە ئەمانە ئەم جیاوازی نێوان ئەو نەوەیە
لە نووسەر و خاوەن قەڵەم و خاوەن بەخشەکانی کورد ئەوە بووە زۆر سوودیان لە زمانە بێگانەکان وەرگرتووە زمانە دراوسەکان بە تایبەت عەرەبیزان بووە کوڕەمەلا بووە خۆشی مەلازادە بووە و کوڕەکانی هەمووی عەرەبیزانی گەورە بوون حاجی مەلا ڕەسوڵ ئەم زمانی تریشی زانی و ئیسفادە لە ئەدەبیاتی فارسی کردووە شتێ تورکیان زانیوە ئەو نەوەیە بۆیە جیهان بینیەکی زۆر فراوانیان هەبووە بەداخەوە گەنجانی ئێستای ئێمە کوردێکە بزانن ئەو کوردیە نییە کە ئەوان زانیویانە هەندێ نووسەری لێدەرەکەین هەندێک خاوەن سەلیقەیە لەمڕۆ ئینگلیزی زانە عەرەبی زانە کوردی زانە کتێبی جوانی وەرگێڕا و پێشکەشەکەن بەڵام ئەوان نەوەی پێشوونەوەی سەردەمانی پێشوو ڕووناکبیرێکی زۆر فراوان و پاشخانێکی زۆر باڵایان هەبوو بەڕاستی ئێستاکان خۆشەگەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە بەڵێ من پێم خۆشە شعری شەهیدی ئەوین بخوێنمەوە و دوجاریش حەزەکەم ئەگەر بتانی ڕوونکردنەوەیەک لەسەر باکراوەندی شعرەکەمان پێ بڵێیت. ئاری لە شعری شەهیدی ئەوینە ئەفەرموێ بە پێستی سک هەڵت گرتم و ڕەنجی ساڵەهای ساڵە بە مەمک و کۆشی گەرمت شەو نەنووسن تۆ لە ئەم ماڵە لە ڕاستی خۆشەویستی و ئەرک و ئازارت زمان لاڵە ئەوا جێ دێڵم ئەیدایە بە عەمری 21 ساڵە لە بێخ و ڕیشە دەرهاتم وەکو لالە و گوڵی ژاڵە کە هاتمە دەر لە ناو جەرگ و هەناوت زەڕنەق و تەیقوت لە باوەش بەختیاری و خۆشەویستی تۆ زمان پشکوت لە ڕۆژێ چاوم هەڵهێنا ئەوین فێر بوون لە ڕۆژی ڕوت لەسەر تابوتەکەم تو خوا بڕێژە ئەشکی وەک زمڕوت بگاتە لای خوا ئاه و هەناسە و گریەت و ناڵە فوارێ خوێنی زامان و برینم دایگیان نەسڕی مەڵێ ڕەنجی بەفێی ڕۆدام قسەی بەدکار لە گوێ نەگری گوڵی ڕازاوە هەر کاتێ لەسەر گۆڕم نەکەی ببڕی بە دەنگی بەرز و ناڵەی دڵ توێن بەم جۆرە بۆم بگری کوڕم ڕۆ ڕۆڵەکەم ڕۆیە شەهیدە کفنەکەی ئاغ لە دوام جێماوە دڵدارێ دەخیلم پێم بکا بڕوا بە چاوان تۆ مودارایکە بە یادی من ئەتوو بیخوا هەموو کاتێ بچۆ بۆ لای مەهێڵە ئەو خەفەت بخوا. دەست و پەنجە خۆش کاک ئارام. زۆر سپاس بۆ ئەو شعرە جوانەی هەڵبژاردووە. ئەمە شعرێکی نەتەوەیی و وەک گۆرانیەکی سیاسی ژوایە لەو نەکسر و گۆرانی نەتەوەی و سیاسی کە ژانرێکە لە هونەرەکانی گۆرانی. پێنج خشتەکیە لەسەر شاعری ناسرا و مامۆستا ئەخۆل. جێی سەرنجە ئەوەی من بیستومە مامۆستا نون ئاری و مامۆستا ئەخۆل هاوڕێیەکیش بوون، هەردووکیان لە گەڕەکێکی سلێمانی بوو ماڵیان، ئەم لە ئیسکانی خوارەوەیان پێوت، هەردووکیان لە ئیسکانی خوارەوە ببوورە ماڵی مامی لە ئیسکانی سەرەوە بوو، چونکە کارمەند بوون لەو خانوانیان بێەوە هاوڕێی زەمانێکن کە وشەیان زۆر بەرەزراگرتووە، زۆر تەقدیسی شیعر و داهێنانیان کردووە. هەڵبەتە لە خۆشەویستی ئەو شاعرە و لە جوانێتی شعرەکە تەخمیسی کردو و کردوەتی و پێش خشتێکی. ئەمە هونەرمەندی گەورە خوالێ خۆش بۆ حەمە جەزامە مەقام و توێتی. بەڵێ ئاری کۆمەڵێک شعری کراوە بە گۆرانی، کۆمەڵێک شعری کە گۆرانی بێژان و توانێتەوە لای زۆربەی خەڵک نازانن کە ئەمانە شعری ئاریە. بە تایبەت ئەو شعری کە پێنج خشتێکێکی کە لەسەر شعرێکی تایاربەجی جاف
کە مامۆستای هونەرمەندی گەورە حەسەن زیرەک ئێڵێ بە مەقام وتێتی جێم نیەتیا بسرە خاکم وە سەر بێلانە خۆم بێ کەس و بێ یار و هاودەم بێمەی و مەیخانە خۆم یار ئەڵێن تۆراوە لێم دەک کافری بتخانە خۆم ئای بە ڕووزەردی هەڵاتوی ئەم کەژ و کێوانە خۆم کە تا شعرەکەی کە گاڵێ مستەحەقی تیرروتانی ئاشنا خۆم بەڵێ گەلێ شتی تریشی جگە لەمەی کە خەندەخان وتی کە مامۆستا عەلی بەردان وتێتی کە ئەو جوانە بە عینوانە کاتی خۆی گۆ شعرێکی هەیە گوڵاڵە سوورەی سەرەتای بەهار کە شەوکەت یادی بۆ مە بەهارەوە بەڵێ بزەڕکاوی بەڵێ یەکێک لە سرودەکان کە لەسەر زاری زۆر بەمانە هەویش کەم کە زانەکەی ئاری باست هەویش بە کوردی کەوا زمانم بژار کە بێگومان حەزەخەین بەرنامەکە بۆ سرودە کۆتایی پێبێنین دەستان خۆش بێ و دەنگتان خۆش بێ و ئێمە سپاسی ئێوەکەین سپاس بۆ خۆشەویستان ئامادەبوونتان لە کۆتایی ئەم ئەڵلقەی قەلەندەرخانە زۆر سوپاسی مامۆستا و برای هونەرمەند و نووسەر کاکە یاسین قادر بەرزنجیەکەین کە ئامادە بوو بۆ ئەو ڕوونکردنەوەانە لەسەر ژیان و شعرەکانی ئاری هەروەها زۆر سوپاس بۆ برای عەزیز و عودە نازدارەکەی کاکە ئارام دەست و پەنجە خۆش کاک ئارام زۆر سپاس خۆشەویستان ئێستا فەرموو ئێوە و ئەو سرودەی کە ئاری نووسیوێتی کە سرودی قوتابیانی پێڵێن بە کوردیکەوە زمانم بژە لە ڕێی کوردستان کە خێنم ڕژە بەرگی ئازادیم بۆیە پۆشیوە مێژووی وڵاتم بە خوێن نووسیوە بەرگی ئازادیم بۆیە پۆشیوە مێژووی وڵاتم بە خوێن نووسیوە وڵاتم بۆیە جوان و ڕەنگینە دەشت و چیا و دۆڵ هەموو نەخشینە بۆیە ڕەنگینە بۆیە وا جوانە خوێنی پێشمەرگەی ڕێی کوردستانە بۆیە ڕەنگینە بۆیە وا جوانە خوێنی پێشمەرگەی ڕێی کوردستانە